سڵاو من لاڤین پەرستاری فریاکەوتن پێم خۆش بۆ ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگتان بۆ بکەم ئەویش گیرانی ڕێڕەوی هەناسەیە کە بارودۆخێکی کتوپڕ و مەترسیدارە بۆ سەر ژیان ڕوودەدات کاتێک تەنێکی نامۆ وەک چەرەساتێک دەنکە هەنارێک دەنکە قۆخێک یان خواردن لە ڕێڕەوی هەناسەدا گیر دەبێت کە ئەمەش دەبێتە هۆی نەگەیشتنی ئۆکسجین بە سیەکان و پاشان بۆ شانەکان و بۆ مێشک لەبەر ئەوەی گیرانی ڕێڕەوی هەناسە ئۆکسجینی پێویست لە سیەکان دەبڕێت و ئۆکسجینی پێویست ناکات بە مێشک بۆیە پێویستە هەرزوو دەست بە چارەسەر بکەیت. نیشانەکانی گیرانی ڕێڕەوی هەناسە چین؟ هەناسەدانی سەخت، کۆکە، نەتوانینی قسەکردن، پێست و لێو و نینۆکەکان چین هەڵدەگەڕێن و لە دەستدانی هۆش. لەم ڤیددیۆدا ئەو هەنگاوانەتان بۆ ڕوون دەکەینەوە کە پێویستە بیگرت لەبەر بۆ ڕزگارکردنی ژیانی قوربانیەکە. سەرەتا هانی قوربانەکە دەدەین بۆ کۆکین کۆکە کاکە. ئەگەر هاتو قوربانیەکەمان نەکۆکی پێویستە ئەو هەنگاوانە چین کە جێبەجێ بکەین. لە پشت و تەنیشتی قوربانیەکەەوە ڕادەوەستین و پێویستە سەری بۆ خوارەوە بێت. 5 جار دەکێشین بە پشتی قوربانیەکە لە ناوە بۆ سەرەوانە لە بینی هەردوو دەفەی شانی. ئەگەر هاتو تەنە نامۆکە نەهاتە دەرەوەیان خواردنەکە پێویستە گوشاری ناوپەچک یاخود سک بکەین. 5 جار گوشار لە ناوپەچک دەکەین لە بینی سک و سڵی نەخۆشەکە بە شێوەی مستێک و دەسێک. ئەگەر هاتوو لە ماڵەوە یاخود لە ئۆفیسێکماندا بە تەنیا بووین و هیچ کەسێکمان لەگەڵدا نەبوو پێویستە چی بکەین و ئەو هەنگاوانە چین بۆ ڕزگارکردنی خۆمان کاتێک تەنێکی نامۆ یاخود خواردنێک لە ڕێڕەوی هەناسەماندا گیر دەبێت. پێویستە کات لەسەر کورسیەک یاخود شتێکی هاوشێوەی کورسی خۆمان بچەمێنینەوانێ بۆی بتوانین زەخت لە ناوپەنچکمان بکەین تاوەکو تەنە نامۆکە فڕێ بداتە دەرەوانێ بۆ زەختەی کە ئەکەتە سەر ناوپەنچک. لە منداڵاندا پێویستە چی بکەین کاتێک تەنێکی نامۆ یاخود خواردن لە ڕێڕەوی هەناسەیدا گیر دەبێت؟ سەرەتا پێویستە ئارام بین و نەشڵەژێ، پاشان مناڵەکە لەسەر دەستمان و تەواوی قۆمان ڕادەگرین. پێویستە سەری جێگیر بێت بەم شێوەیە چکە ملی مناڵ ناسکە نابێت ئەم لاولا بکات و سەری بۆ خوارەوە بە ئاراستی کێشکردنی زەوی چکار لەگەڵ کێشکردنی زەوی و تەنە نامۆکە ئاسانتریەتە دەرەوە. 5 جار دەکێشین بە پشتیدا لە بینی هەردوو دەفەی شانی بەم شێوەیە. پاشان مناڵەکە دەکەینە سەر پشت بەڵام ئەبێ ئاگاداری ملی بین. ئەگەر هاتو تەنە نامۆکە نەهاتە دەرەوە پێویستە چی بکەین؟ بە 5 جار پاڵ بە ناوەڕاستی سنگی مناڵەکەەوە دەنین تاوەکو تەنە نامۆکە بێتە دەرەوە. بەڵام بۆ ئافرەتی دووگیان هەمان ئەو هەنگاوانە دەکەین کە بۆ کەسێکی گەورە ساڵ ئەنجامی دەدەین. بەڵام لە ئافرەتی دووگیاندا لە بەرباری تەندروستی مناڵەکەی لە باتی پاڵانی ناوپەنچک پاڵانی سنگی بۆ ئەەکەین. پاڵ بۆ سنگی قوربانیەکەەوە دەنین بۆ ماوەی 5 جار و هەنگاوەکان دووبارە دەکەینەوانێت تاوەکو تەنە نامۆکەیان خواردن لە ڕێڕەوی هەناسەی دەردەچێت. ئەوەی بینیتان ئەو ڕێککارانن کە پێویستن بۆ ڕزگارکردنی ژیانی کەسێک لە مردن. بهیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. نەخۆشخانەی بێست لایف تەندروستیت بە ئێمە بسپێرە.